دانانی پێوەری ئاو لە هەرێمی کوردستان ناڕەزایەتی زۆری هاوڵاتیانی لێکەوتۆتەوە. پێیان وایە پێوەرەکان زۆریان هەڵەیان تێدایە و پارەی زۆر بۆ هاوڵاتیان دەگەڕێتەوە. لەو چوارچێوەیەدا دانانی پێوەری ئاو لە ناحیەی وەرتەی سەربەقەزای ڕەواندوز ناڕەزایی دانیشتوانی ناحیەکەی لێکەوتۆتەوە و بەوتەی هاوڵاتیانی وەرتێ سەرچاوەی ئاوی ناحیەکەیان کانیاوەکانە و شوێنێکی ئاوا پێویستی بە دانانی پێوەری ئاو نییە. ئامانجی حکوومەتی هەرێمیش لەو کارە کۆکردنەوەی پارەیە لەو هاوڵاتیانەی کە خودی حکوومەت تووشی قەیران و برسێتی کردوون و لە بارێکی دارایی خراپدا ژیان دەگوزارێنن. بەحکمیەوەی خەڵک ئێستا بێموچەیە خەڵک بێ پارەی خەڵک کاسبی کەمە ناکرێت و باجێشتریش بێ خەسەر خەڵک بەبەستنی پێوەری ئاو لەو سنتەراتە ئەوەی دیارە تاکو ئێستا لە زۆربەی قەزا و ناحیەکانی دیکەش ئەو لە قەزاکانیش تا بگرە پارێزگایەکانیش ئەو پێوەری ئاوە سەرکەوتوونە بووە هەتا ئێستا هەڵی تێدایە. خاوەنی چەندەها کانی و ڕووباری گەورەی نە سەرچاوی ئاوین لەوەرتێ هیچ پێ ناکە پێوەری ئاو لێرە بەسێکە پێوەرەکەش تا ئێستا سەرکەوتوونە بۆ لە شارەکانی دیکە هەرێمی کوردستان گویا کە پێوەری ئاو بەستێ ماگانە پارەی زیاتر لێ بۆرێتەوە کە ئێستا ماگانە 5,000 بەڵام کە پێوەری ئاو بەسترا لەوانەیە زیاتر و زیاتر بێتەوە پارەکە. ئاوی ئەم ناوچەیە ئاوێکی هەر لە دێر زەمانەوە یعنی چی جۆگەیە چی حەوز بۆکردنە هەمووی لەسەر ئەرچی خەڵک دروستکراوە ئەوە هەمووی لەسەر ئەرچی خەڵک دروستکراوە. بەڕاستیدا ئێستا کەسێک بۆ کەسێک زۆر زەحمەتە تۆ تێی بگەێنی کە تەمەنێکی هەیە تێی بگەێنی بڵێ مامە حاجی وەرە من ئەو ئاوی خۆتە ماڵ و مڵکی خۆتە حەقی ئەو ئاوە پارەت لێ وەردەگرم ئەوەش قورسە بۆ. پەیام گرفتی هاوڵاتیانی ناحیەی وەرتێ لەبارەی دانانی پێوەری ئاو دەباتە لای بەڕێوەبەری ناحیە. ئەویش ڕایگەیاند ئەوە بڕیاری سەروی خۆمانە. حکوومەت بڕیاری لێداوە بۆ ڕێخستنەوەی خزمەتگوزاریەکان. ئێمە ئەوەندەمان لەسەرە بڕیارەکانی حکوومەتی هەرێم جێبەجێ بکەین. طبعا ئەم بڕیاری ئێمە نیە بڕیاری سەروی خۆمانەکەوە حکوومەت دوای ئەوەی تشکیلکردنی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ڕێخستنەوەی ئەو خزمەتگوزاریانە وەکو کارەبا و ئاو هەروە بازەکانی تریش یەکێک لەو بڕیارانە ئەوەیەکەوە دەبێت پێوەری ئاو ببەستێت لە هەموو ماڵەکان تەنها بۆ ناحیەکەی ئێمەش نییە ئەوە هەموو سنووری قەزا و ناحیەکان ئەگرێتەوەکەوە لە سنووری شارەوانیدان. ناحیەی وەرتێ سەر بە قەزای ڕەواندوزە و ناوچەیەکی فێنک و خاوەنی ڕووبار و سەرچاوەی ئاوی سروشتیە. بوونی ئەو ئاوە زۆرە لە ناوچەکە وای کردووە هاوڵاتیان نیگەران بن لە دانانی پێوەری ئاو چونکە پێیان وایە حکوومەت لە جیاتی خزمەتکردنی هاوڵاتی پیشەی بۆتە باجوەرگرتن لە خەڵک. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی وەرتێ.